لە هەفتانۆ جینانەکەمان هەر لە تەنیشمان دانیشت ئێستا نمای ئەمریخا کردیا نەفەرەکانی پیشاندا کە نەفەر لە تەلەڤیزیۆن دەڕوا بەو لایەدا دەڕوا لەو کاتیدا ئەوی سەری خوار دەکردەوە بزانانی ئەو نەفەرە چێوە چ لەو لایە من سەلام نەزمەدین عەبدوڵڵا خەرچی گوندی گۆمەشینی شێخانم لە ساڵی 1970ەوە دەستم بە چاکردنەوەی تەلەڤیزیۆن کردووە لەو ساڵانەدا ئەوەندە ساڵی هەزاران نەوع تەلەڤیزیۆنمان دیتووە ئەو تەلەڤیزیۆنانی لەو کاتیدا هەبوون لامپا بووە بیدایەتەکەی لامپا بوو ئەمپاسەدۆر بوو براندێت بوو ئەسکرا بوو ئەو جۆرە تەلەڤیزیۆنان دوای چەند ساڵێکتر تەلەڤیزیۆنەکان گۆڕانکاریان بەسەردا هات بوونە ترانسیستەر ئەو جوانی یۆغۆسلافی بوو سیمنس بوو ناشناڵ بوو چەنەرەکان بوو بە کارەبا و بە پاتری ئیشیان دەکرد ئیدی تەقریبەن ئەمن حساب کە نزیکەی 50 ساڵە لە ناو تەلەڤیزیۆندا ئیشێ دەکەم تەلەڤیزیۆن چاکردنەوە ئێستا خۆشترە لەبەر ئەوەی ئێستا کات و پارچەکە دەیگۆڕی بۆ نمونە ئەو پارچەیە ئەو پارچەیە ناتوانێت چاکەوە تۆ یەکسەر دەیگۆڕی دوو کلێپسە دەیخێ سەرێ و تەواو ئەو گۆڕیت پێشتر پێشتر دەبا بە دوای خەلەکەی دابگەڕێ بە فاحیسەی بزانین لە شێ خەلەکە هەیە لە چ مەنتیقە کوێ دێ ئەوە لۆ سوتایە اینجا دەگەی نەتیجەکەیانی ئێستا بە دقەی سای دەکە ئەو لەوانەیە بە 20 دقی بە چارەگەی سات کرداوە تەلەڤیزیۆنەکە حەز دەکرد هێوارێ دابنیش و تەلەڤیزیۆن کۆ سعات 8 دەبەوە تەمسیلێکی کوردی دەکرد یەک هەفتە ئینتیزارمان دەکرد تا تەمسیلێکی کوردی دەکرد مەرەزەی دەکرد تەلەڤیزیۆنێکی عەلی ئەفەندی دەکرد لەوانە هەر تەمسیلێکی کۆن هەفتەک ئینتیزارمان دەکرد ئەو کاتی تامی خۆشتر بوو ینی هەست بە شتەکەی دەکرد ئێستا کە نا هەندی دەبینی هەندەبینی لێ بێزار بووی جارێکیان ئەوە لە ساڵی 77 بوو هێشتا دەستم بە ساکردن چوومە مارەی گوتە هێوارە تەمسیلی مەرەزە هەیە وەڵا یەکچوون دانیشتین هێستا لە هێوارە بوو هەر لە ژێر دانیشتین لە پێشەوە نیم ساعت پێ و دوسێ سەلامت کە هات سەلای مەچیان کرد کەتمە خواتر ئەو زادەی کەتمەکن دەرکەکەی ژۆرێ ئاخری نەمتوانی سەرشم خوارکەمە بزانام تەمسیلەکە دیارە تەنها جێم لە دەنجی بوو ئەوەندە خەلکی هاتبوو لە دیار ئەو تەلەڤیزیۆن دادەنیشت و کە تەمەشاشی دەکرد ئەویش هەر بە چاوەشی دووهات تەمەشای دەکرد دەگوت واقعیە مەرەزە کە ئاغات تعدای لە کابرای دەکرد لە تۆچە خۆی دەداوە یعنی وا دەسوێنە موقعەکە وها لە شتەکەی دەسۆ فکر و بیری خۆی ئێستا و تەلەڤیزیۆنانە نوێیانە هەر کەس شکایان کە تێکچوو چانابتەوە ئەو تەلەڤیزیۆنانە کە شاشەکانیان زەعیب بوو پێشان جیهازی شعن هەبوو شەریکە هەبوو شعنی لێ کردەوە دەخسە سەر جیهازەکە ئێمە خۆمان هەمان بوو دەمەخسە سەر شاشەکەمان شعن دەکردەوە 4 ساعت کە 5 ساعتکە ئیش دەکردەوە هەندێک جارە پێشانەکە دەبین تەلەڤیزیۆنەکە هەر دەپەڕی خەتخەتی دەکەوتە سەرێ غێر قەتعی تێدایە ئەوە چی لێ دەکرد ڕاست قەتعەکە چا دەبوو یەکسەر لە حیمەکە پێک دەکەوتەوە چا دەبوو هۆی قەتع بوو بەجێ شەپە چی لێدە ڕاست چا دەبوو ئەوانە ئێستا نا شەپە چی لێ ڕاست دەشێتنەوەوانە ئێستاکە تەوە بەحایەت قیم نابتەوە